لەیسی سەمەرقەندی لە کتێبی تەنبیه الغافلیندا فەرموویەتی نیشانەی ئینسانی دامەزراو ئەوەیە کە وەکو چیاوایە، وەکو چۆن چیا دامەزراوە نیشانەی ئینسانی دامەزراویش وەکو چیاوایە، ئەو کەسەیە وەکو چیایە. دەفەرمێت چیا چوار نیشانەی هەن، ئەو کەسەی کە دامەزراوە و خاوەنی ئیستیقامەتیشە ئەو چوار نیشانەی هەن. یەکەمیان چیە؟ گەرما نایتوێنێتەوە، سەرما نایبەستێت، ئەنجام هیچ بایەک نایجۆڵێنێت، هیچ لافاوێکیش چیا نایبات. ئینسانی ئیمانداریش بەو شێوازەیەیە، وەختێک ڕەشەبای بێدینی هەڵدەکات، وەختێک ڕەشەبای شوبهە و شەهەوات جاری وهەیە هەڵدەکات نایجۆڵێنێت، چونکە ئەو دامەزراوە لەسەر ئیمان، لەسەر ئیسلامەتیەکەی. وەختێک جاری وهەیە ڕەشەبای تەماع، جاری وهەیە لە خشتەبردننی گەنجان دێتە ئاراوە، جاری وهەیە ئیوا هەیە خەڵک هەیە خەڵک ئینسان مسلمانان لە خشتە دەبات. بەڵام ئینسانی دامەزرا وەکو چیاوایە هیچ ڕەشەبایەک نایجۆڵێنێت، گەرما و سەرمای دێتە ڕێگا. ئینسانی ئیماندار لە پێناوی دینەکەیدا تووشی ناڕەحەتی دەبێت، جاری وهەیە تووشی مەحروم دەبێت لە زۆر ئیمتیازی دنیایی. بەڵام ئینسانی ئیماندار بەهۆی ئیمانەکەی وەکو چیا دامەزراوە و هیچ یەکێک لەوانە ئینسانی ئیماندار ناجۆڵێنێت و لە خشتەی نابات.